لە بەیانیەوە چاوەڕوانی هاتنی تۆ دەکەم تا شتێک بڵێ بزانم. نا تۆ بەردەوام بە. کوڕەواسم لێبێنە. ئاخر من پێم وتیاوان منی هەڵقەڵەتان ئەوان هەموو شتێکیان لە من برد. تۆ دەزانی باش دەزانی خاڵۆ پێم وتوی تۆ شتێکی وا لەگەڵ من دەکەی خاڵۆ تۆ چۆن وا دەکەی؟ تۆ چۆن وا دەکەی؟ هیچ شتێکم نییە. تۆ بەردەوام بە هێشتا لەوە دڵت پڕە. دڵت پڕ بووە. بێگومان دڵم پڕ بووە. ئەزانی بۆچی دڵم پڕ بووە؟ گەڕێ پرسم تۆ ئەو سەر لەگەڵ من کردووە تۆش بڵێ بەڵێ من وام کردووە باش ئەو کاتە من چ بکەم ها؟ ئەو کات چی لە خۆم بکەم؟ بێگومان دڵم چاتووە دەمەوێت ڕاستی بیستم بۆیە دڵم پڕە. نا دڵت پڕ نەبێ. منیش بۆ تۆ گەر دەڵێی کورتم دیارە چی لە کوڕەکانت کردووە. منیش بۆ بەرژەوەندی خۆت بەکارهێنا. بڵێ شتێ بڵێ درۆپ بێ ڕاستی بێ خەریکە فڵ شەکڵات بڵێ. بێوەفای. چی؟ بێوەفای. من بێوەفام؟ تۆ من لە درۆوە چاکەم لەگەڵ تۆ کردووە. من لە درۆوە ئەو زانستانی خۆم فێر کردووی ها. ئەوەش درۆیە کە تۆم لە دەست چقەڵەکان ڕزگار کردووە. ئەوەش درۆیە کە تا ئێستا بە دواتەوە ڕام کردووە. ئەوەش درۆیە کە لەو شوێنە بووم کە لەی مایتەوە. ئەوانە هەمویان درۆن؟ هەمووی درۆیە؟ بڕۆ لە ئاوێنە سەیری خۆت کە بزانم. ئەزەل من تۆم لە نەبوونەوە هێنایە بوون. بڕۆ لە ئاوێنە سەیری خۆت کە یانەوە تا تۆش درۆی ها؟ نازانم خاڵۆ نازانم لەوانەیە وا بوو. ئەزەل بوەستە. ئەگەر ڕاست بم یاخود درۆ بم ڕاستیەکە ئەمەیە. ئازاد پێویستی بە تۆ هەیە. ئەی تۆ؟ ئەی بەچە تۆ چ پێویستێک بە من هەیە؟ ئەزەل وەستە ئەزەل. خۆت من شۆش مەکە خاڵۆ.